مناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خواتان لێبێت بەڕێزان باز لە قەرزەکانی سەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەکەن دیارە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە قەبارەی زیاتر لە 8 ملیار دۆلار لە کابینەی نوێیەم قەرزەکان زیادیان کردووە باز لە وردەکاری قەرزەکان و باز لەوەش دەکەین هەر تاکێک لە هەرێمی کوردستان چەند قەرزی بەردەکەوێت باز لە وردەکاریەکەی دەکەین بەڵێ ئەگەر بینە سەر ساڵی 2023 لە ساڵی 2023 قەبارەی قەرز بە دینار 6 تریلیۆن و 522 میلیارد دینار زیادی کردووە لە ساڵی 2023 کە 3 تریلیۆن و 702 میلیاری بەغداد بووە کە قەرزی بانکانی بانکی بازرگانی عێراق بانکی ڕەشید و بانکی ڕافدەین بووە دیارە 4 تریلیۆن و 700 میلیار هاتووە بەڵام 998 میلیاری وەکو شایستەی وەزارەتی دارایی هاتووە 3 تریلیۆن و 702 میلیاریشی وەکو قەرز لە بەغداوە هاتووە لە هەمان کاتدا خواردنی سێ موچەی کۆتایی 2023 هەیە کە مانگانە وەزارەتی دارایی دەڵێن 940 میلیارە دەکاتە 2 تریلیۆن و 820 میلیار دینار واتە بەو پارەی کە لە قەرزەوە هاتووە لەگەڵ ئەو پارەش کە پارەی موچەی موچەخۆرانە هی سێمانگی کۆتایی 2023 کۆی قەبارەی قەرزەکان بەمە لەسەر حکوومەت زیاد بوو بە بڕی 6 تریلیۆن و 522 میلیارد دینار ئەمە جگە لە قەرزە کۆنەکان کە ئێستا دەینە سەر وردەکاریەکەی بینە سەر کۆی قەرزەکانی سەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران لە مانگی 6 2021 لە دانیشتێکی پەرلەماندا باز لەوە دەکات تاوەکو مانگی 3 2021 قەرزەکانی سەر حکوومەتی هەرێم 31 ملیار و 637 میلیۆن دۆلار بووە و بە دیناریش 37 تریلیۆن و 394 میلیار دینار بووە دیارە 31 میلیارەکە وەختێک کە ئەو موچەی موچەخۆران خوراوە یاخود قەرزی دیکە کراوە سەدەمێک 100 دۆلار لە دەوروبەری 120 هزار بووە وەختێک سەروی 145 هزار نرخی فەرمی خەمنێنراوە بۆیە بەم شێوەی دیاری کراوە 31 ملیار و 637 میلیۆن دۆلار بووە تاوەکو مانگی 3 2021 بە دیناریش زیاتر لە 37 تریلیۆن دینار بووە لە کاتێکە لە مانگی دەی 2020 مەسرور بارزانی لە پەرلەمان باسی لەوە کرد کۆی قەرزەکان 28 ملیار بوو واتە لەم کابینەیە زیاتر لە 8 ملیار دۆلار قەبارەی قەرز زیادی کردووە لە تاکو کۆتایی 2023 لە ساڵی 2023 وەکو باسمان کرد بە خواردنی پارەی موچەخۆران هەروە بەو قەرزەش کە لە بەغداوە نێردراوە دەکاتە 4 ملیار و بە دۆلار 4 ملیار و 497 میلیۆن دۆلار هەروە بە دیناریش دەکاتە 6 تریلیۆن و 522 میلیارد دینار کە ئێمە 100 دۆلارم بە 145 هزار دینار خەمڵاندووە کۆی گشتی قەرزەکان واتە کۆی گشتی ئەو قەرزانی کە ئێستا لە دوای ساڵی 2014 هاتوونەتە سەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم 36 ملیار و 134 میلیۆن دۆلارە کە قەبارەیەکی زۆر گەورەیە و بە دیناریش 43 تریلیۆن و 916 میلیار دینارە ئەگەر بینە سەر کۆی ئەو قەرزی چییە 36 میلیارەکە دیارە بەشی زۆری زیاتر لە نیوەی قەرزی موچەی موچەخۆرانە کە زیاتر لە 15 موچەی تەواو نەدراوە سیستەمی پاشەکەوت و لێبڕین هەبوو و لە هەمان کاتدا شایستەی کۆمپانیا نێوتەکان و قەرزی کۆمپانیا نێوتەکانیش کەویش زیاتر لە 4 ملیار دۆلارە لەگەڵ ئەوەشدا قەرزی بانکی بازرگانی عێراق هەیە کە نزیکەی 4 میلیار دۆلارە کە لە ساڵی 2014 دەسەڵاتدارانی هەرێم ڕایان کێشاوە و ئێستا دەبێت بدرێتەوە و لە هەمان کاتدا 3 تریلیۆن و 700 میلیاری قەرزی 2023 بانکی ڕەشید و ڕافدەین و تیبیایە لەگەڵ خواردنی سێ موچەی کۆتایی 2023 کە ئەویش 2 تریلیۆن و 820 میلیار دینارە واتە بەم شێوە دابەژەوە پابەندی دارایی دیکەش هەیە وەکو قەرزی کارەبا قەرزەکانی دیکە بەڵام تاکو ئێستا بە شێوەیەکی گشتی حکوومەت وردەکاری ئەم قەرزانەی بۆ خەڵک ئاشکرا نەکردووە کەم پارەی کە قەرزیان کردو بۆ نمونە پێشوەختە پارەی نەوتیان وەرگرتووە بە بڕی 4 میلیارد دۆلار کەس نازانێت چی لێ هاتووە
و لە هەمان کاتیشدا کە بڵین سیستمی پاشەکەوت و خواردنی موچیان پەیڕەو کردو. ئێستا کۆی قەرزەکان کە ئێستا تا کۆتایی 2023 هاتووە سەر حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە دۆلار 36 ملیار و 134 ملیۆن دۆلارە. بینە سەرەوەی هەر تاکێک لە هەرێم چەند قەرزی بەردەکەوێت وەکو ئەو قەرزەی کە دابەشی بکەین بەسەر تاکەکان لە هەرێمی کوردستان. ئەگەر ژمارەی دانیشتوانی هەرێم بە 6 ملیۆن کەس دابنین 36 ملیار دۆلارەکە دابەشی 6 ملیۆنکەین ئەو کاتە هەر تاکێک 6,000 دۆلار 6 وەرەقەی بەردەکەوات هەر تاکێک ئێستا لە کوردستان 6 وەرەقەی قەرز بەردەکەوێت لەو قەرزانەی کە لەسەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانە. بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.